ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی ئەوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 22 ئایاری 2025 تان پێشکەش دەکەین. بە دەستپێشخەری ئازادی ڕێبەرۆجەلان لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە لە شاری ستراسبورگی فەڕەنسا ئێشیگیری ئازادی هەموو هەفتێک بە ئامانجی کۆتایی هێنان با سیستەمی گۆشەگیری ئێمراڵی و هەروەها مەسۆگەرکردنی ئازادی جەستەیی ڕێبەرۆجەلان ئەنجام دەدرێت. لە ئێستادا چالاکیەکە لە هەفتەی 675مینی خۆیدا بەردەوامە. لە چالاکی ئەم هەفتەیەدا مەلا شاهین و کۆچەر ئایدن و حەسەن ئینجا لە شاری لۆزێرنی سوئیسراوە ئێشیگریەکەیان لە ستۆگرت. لە چالاکێکەدا مەلا شاهین ڕایگەیان بەو بانگەوازەی کە ڕێبەرۆجەلان لە 27 شوبات ناوێتی هەنگاوێکی نوێنراوە و تیشی ئێمە متمانەمان با ڕێبەرەکەمانە و هێزی پێدەبەخشین. هەروەها ڕاشیگەیان ڕێبەرەکەمان ئەمڕۆ پێشبینی ئەو شتانە دەکات کە لە 20 ساڵی تر ڕوو دەدەن بۆ هەروەها وتیشی ئەو بۆتە خۆر و ڕێگەی هەموو مرۆڤایەتی ڕوو ناکردێتەوە. شاهین ڕاشیگەیان هەروەها لە بەردەوامیدا شاهین ڕایگەیان ئەو گەلەی کا 52 ساڵە بە پارادایمی ڕێبەرایەتی ڕێگەی خۆی ڕوونا کردوێتەوە بەو پارادایمە پەروەردە بووە و ئەمڕۆژ وەک دوێنێ شوێنکەوتووی ڕێبەرەکەیەتی. لە شاری ژنێڤی سوئیسرا کوردان بەردەوامن لە چالاکیەکان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان لە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتوەکان. لە چالاکی ئەم هەفتەیە ئاماژە بە هەڵگرتنی گەمارۆکانی سەرکەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخمور کرا. چالاکیەکە باقولەکێک ڕێزگرتن بۆ یادی کادرانی پێشەنگی پەکەکە علی حەیدەر قەیتانی و ڕزا ئاڵتون و شەهیدانی مانگی ئایار بەڕێوەچوو سیاسەتمەدار نورالدین تورگوت ڕایگەیان گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان دژی یاسایە و بانگەوازیشی لە نەتەوە یەکگرتوەکان و دامەزراوە پەیوەندیدارەکان کرد هەڵویستیان هەبێت. هەیانی باوی هەیانی سەرۆکاتیانە ئازاد بگەن دیکەوە ناو گەلێ خوان هەواڵێت خۆڕاست ئەم بێگومان دەبێت چاڵەکی بەردەوام بکەن. نەتنی ئەفکۆر لە هەر دەرێ کوردستانê çiftçiler çiftler taştı her devre gel bafadana gele Kürtçi berdewam bike. Reji berberdana mecburi. Reji berberdana mecburi. هاوسەرۆکی پێشووی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستانیان لە ئەوروپا کە جەدەکە ئەوروپا یەکسەڵ کۆچ لە هەڵگرتانە سەرماڵەکەی لە شاری برێمن دەست بەسەر کرا و خرایە زیندان. بەم بۆنەیەوە با کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی زیندانیکردنی یەکسەڵ کۆچ شەرمەزار کرا. هاوسەرۆکی کە جەدەکە ئەوروپا زوبەیدە زۆمۆڕۆت لە چالاکیەکەدا تیشکی خستە سەر بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە 27 شوبات و ئاماژەی بۆ کرد دەوڵەتی ئەڵمانیا بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان و بڕیارەکانی کۆنگرەی پەکەکەی وەک هەنگاوی ئەرێنی هەڵسەنگاندووە کەچی بە ئەم دەوڵەتە بە ڕەفتارەکانی دژی پرۆسەکە دەجوڵێتەوە. زوبەیدە زۆمۆڕۆت هەروە داوای کرد دەست بەجێ یەکسەڵ کۆچ ئازاد بکرێت. چالاکیەکان نزیکەی کاتژمێرێک بەردەوام بوو و هەروە بە بەرزکردنەوەی دروشم کۆتایی پێهات. کۆنفدراسیۆنی کرێکارانی تورکیا لە ئەوروپا ناسراو بە ئاتیک بە ڕاگەیاندراوێک زیندانیکردنی سیاسەتمەداری کورد یەکسەڵ کۆچی شەرمەزار کرد. لە ڕاگەیاندراوەکەی ئاتیکدا هاتووە یەکسەڵ کۆچ وەک سیاسەتمەدارێکی کورد هەردەم بۆتە ئامانجی دەوڵەتی تورک و چەند ساڵێکیش پێش ئێستا تیمێکی میت بۆ تێرۆرکردنی نێردرا بوو کە لە 2 ساتەکاندا پلانەکە ئاشکرا کرا. هەروەها ئاتیک ڕاشیگاندۆ یەکسەڵ کۆچ لە تێکۆشانی ڕێخستنی کوردان لە ئەڵمانیا ڕۆڵێکی مەزنی گێڕاوە و ساڵان
ساڵانێک لە بەڕێوەبردننی فدراسیۆنەکانی ئەڵمانیا بەشدار بوو پاشان لە بەڕێوەبردننی کەجەدەکە ئەوروپا بەشدار بوو بۆ ماوەیەک وەک هاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپا کاری کردووە لە کۆتاییشدا ڕایانگەاندووە زیندانی یەکسەڵ کۆچ شەرمەزار دەکەین و بانگەواز لە هەموو هێزە دیموکراتیکە خۆجێی و کۆچبەرەکان دەکەین دژی ئەم کارە هەڵوی سوەر بگرن و خاوەندانی لا یەکسەڵ کۆچ بکەن. لالایەکی تریشەوە یەکێتی هێزی دیموکراتیکی ئەوروپا ئەدەگەبە دەست بەسەرکردنی سیاسەتمەداری کورد یەکسەڵ کۆچی شەرمەزار کرد و داوای ئازادکردنی کرد. ئەدەگەبە لە ڕاگەیاندراوێکدا ڕاگەاندۆ یەکسەڵ کۆچ ساڵانێکی زۆرە وەک سیاسەتمەدارێکی کوردستانی لا دامەزراوە کوردیەکان نوێنەرایەتی و هاوسەرۆکایەتی ڕێخستنەکانی چتری دەکردووە. لەگەڵ ناسنامەی سیاسی خۆیدا لە کاتی جیاوازدا ئەرکی تێکۆشانی بەڕێوە بردووە. هەروەها لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەشدا بانگەواز کراوە بۆ ئەوەی لە بەرامبەر ئەم هێرشانی دەوڵەتی ئەڵمانیا لەسەر ڕێخستنەکانی کۆچبەران و نوێنەرانی گەلی کورد هەڵویست نیشان بدرێت. لە کۆتاییشدا داوا کراوە دەست بەجێ یەکسەڵ کۆچ و هەموو زیندانیانی کۆچبەرانی سیاسی ئازاد بکرێن. پلاتفۆرمی ئیکۆلۆژی شرناق دژی قڕکردنی سروشت لا گۆڕەپانی عومەر کاباکی شرناق ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایانگەیان ئاشتی لا گوندە سووتێنراوەکان و درەختە بڕاوەکانەوە دەست پێ دەکات. وتەبێژی بزوتنەوەی ئیکۆلۆژی مێزۆپۆتامیا عەدنان بایرام ببورن ڕایگەیان لە ساڵی 2018ەوە درەختەکان لە شەرناق دەبڕێنەوە و سروشتی شەرناق قڕ دەکرێت و گوندەکان دەسووتێنرێن. هەروەها جێگری هاوسەرۆکایەتی گشتی دە بەپەش حوسێین بیرلیک وتی گەل بۆ پاراستنی سروشتەکەی لێرێ و بانگەوازیشی لە هەموو دامەزراوە پەیوەندیدارەکانی دەوڵەت کرد ئەم قڕکردنە کۆتایی پێبهێنن. حوسێین بیرلیک ڕاشیگەان دوای بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان و بڕیارەکانی 12مین کۆنگرەی پەکەکە چیتر ناتوانن پاساوی ئەمنی بۆ قڕکردنی سروشت بەکار بهێنن و وتیشی ئاشتی لا سروشتەوە دەست پێ دەکات و لا جودی گابارەوە دەست پێ دەکات. سەرۆکی جەهەپەی شەرناقیش سعید نامدار ڕایگەیان بڕینەوەی دارەکان بۆ بەرژەوەندی ئابوووریە نەوەک بابەتی ئەمنی و داوای کرد کۆتایی با قڕکردنی سروشت بهێنن. ئەندامی ئەو هەدەر سەرفەراز ئازاد ڕایگەیان لە ڕووی یاساییەوە تێدەکۆژن دژی قڕکردنی سروشت. پەکەکە لە بەستنی کۆنگرەی 12مینی خۆیدا شەهیدبوونی هەردوو کادری پێشەنگی خۆی عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتوونی ڕاگەیاند. لەگەڵ ڕاگەیاندنی شەهیدبوونیاندا لە کوردستان و دەرەوەش مەراسمی یادکردنەوە بەڕێوە چوو. لەو چوارچێوەیەدا لە ئامەد مەراسمێکی یادکردنەوەی جەماوەری ئەنجام درا و دانیشتوانی شاری ئامەدی باکووری کوردستان ڕایانگەیان کوردان و ڕێبەرەکەیان بەرپرسیاریتی خۆیان دەربڕیوە بۆ ئاشتی و گەل شەڕی ناوێت و ئامادەی ئاشتیە. زیده ایشونه و ساسوره جا بارشه جی ام بارشه دخوازی ما کردش جمع خواه خلاص کیا سروک جمع خواه خلاص کیا ام رجای دکی بلا اوجی بارش کی بلا جی گاف کی باری جن ام بارشه دخوازی ام پیوس ام بارشه الهمی در دگرهینه اواش خم گاف آبیدیه ام آشیتی خوازه ام جدو دا ام آشیتی ام حاضر جاشیته ام دست خود ریجی آشیتی و آرامیه تکن اما بس ایدی برا دایی که نگرین اما دایی پری که چاوی دایی که ایدی نمان ام بخواسته دی آشیتی که آرامی که بره دیدن و ایک چونش خودچونه ایک شهید کردن ام اوکا مرحله ام اطلبی مرحله ام اوکا اطلبی مرحله اما ام ناخواستن ایدی دایی که بگرین ام ناخواستن دایی که بگرین ام بخواسته ایمانه ایشالله آشیتی که بره ام توکی سر کردنیش گلی کرد نه عالی شهره گلی کرد جیانک شهر نخواستیه گلی کرد شر برخدانا لهمبری تنبونه ددمشاند جبرگو بصالايا بسد صالايا قالي كرد سيستم كجبونا تنبونا قالي كرد دانا افاكرين ودانا مشاندن بيوستيجي كي دا بي حبو قالي كرد البرخه بدا ود فيست صالايا دا امبيجن تمام صالايا دا جي البرخه دا حتاني روجايرو وقالي كرد قاف دخوازه گووا و اش و شوت و جانا بصالا بگلی کرد بگلی و هرمی تمامی دانه مشاندن
بە مەراسمێکی شایستەی جەماوەری دانیشتوانی شاری تربەسپی سنووری کانتۆنی جەزیرە تەرمی شەروانی هێزەکانی سوورەی دیموکراتیک قەسەدە شەهید گۆران کا لە 19 ئایاردا شەهید بوو لە مەزارگەی شەهید دڵشێریان سپاردەی خاک کرد. ئەندامی ئەنجومەنی بنەماڵە شەهیدانی شاری تربەسپی حاجی عەبدی و هەروەها یەکێک لە فەرماندەکانی قەسەدا ڕێزان تربەسپی وتاریان پێشکەش کرد. لە کۆتایی مەراسمەکەدا بەڵگە نامی شەهید ڕادستی بنەماڵەی شەهید گۆران کرا و تەرمی شەهید باوتنەوەی دروشم سپاردەی خاکرا. داگیرکاریەکانی سوپای تورک لە باشووری کوردستان و عێراق بەردەوامە و وێڕای کۆنگرەی پەکەکە تا ئێستا دەست لە داگیرکاری دەوڵەتی تورک دەستی لە داگیرکاریەکانی هەڵنەگرتووە. لەو بارەیەوە ئەلا حەیدەری پەرلەمانتاری سەربەخۆ لە عێراق لە پارێزگای بەسرا دەڵێت پەکەکە بە دوهەمین بڕیاری خۆی هەموو بیانوەکانی دەوڵەتی تورکی بڕیکا کردبوویان بە پاسەو بۆ بوونی سەربازی لە خاکی عێراق و مانەوەی سوپای تورک لە عێراق دەبێتە هەڕەشە بۆ سەرئاسایشی وڵاتەکە بەتایبەت لە پارێزگای نینەوە. هەروەها ئەلا حەیدەری دەشڵێت هەماهەنگی هەندێک گروپ و لایەنی ناوخۆیشی لەگەڵ سوپای تورک پشتڕاست کردەوە و لەو بارەیەوە دەڵێت هەندێک گروپی چەکداری عێراقی بوونیان هەیە کە لەلایەن سوپای تورکەوە لە سەربازگەی باشیقە مەشقوڵ ڕاهێنانیان پێکراوە. لە کۆتاییشدا ئەلا حەیدەری دەڵێت پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی عێراقی هەرچی زووە دەست بەکار بن بۆ دەرکردنی سوپای تورک و چۆڵکردنی سەربازگە داگیرکراوەکان. لە شارۆچکەی ڕامیەی ناوەندی دارەی ڕاپەڕین سەمینارێک بە ناونیشانی کۆمەڵگەی ئازاد و پێکەوەی ژیانی گەلان لە پەیمانی ئاشتیدا بەڕێوەچوو. لە سەمینارەکەدا ئارام قادر مامۆستای زانکۆی ڕاپەڕین بەشداری کرد و ڕایگەیاند ئەگەر بتەوێت نەتەوەیەکی دیموکرات و پێکەوە ژیانی دیموکراتیکیت هەبێت دەبێت تاک گەیشتن با فکری دیموکراتی هەبێت. خەباتی پەکەکە پێش ئەوەی چەک بێت فکر و ئایدۆلۆژیایە. ئەگەر تۆ ئێمە نەت لە دیموکراتی تێ نەگەین لە تێکەوەژیانی دیموکراتی چۆن تێگەین؟ ئەگەر ئێمە باوەڕمان بە تێکەوەژیان و بە دیموکراتی نەبێت ئەدی ئاشتی چمانە؟ هەردووی تێلەوەی کە لەسەر پێزی دادوستان چەند کەسێک تێکەوە دانیشتوون ئەو تا ئێمەش کۆتاییمان پێیان نا بۆ شێوەیە بۆ شێوەیە گەل بەرداری دەکەن خەڵک بەرداری دەکەن کۆمەلگا بەرداری دەکەن ڕێخستی نوێ دروست دەبێت کۆمەلگا زیاتر ڕێک دەخرێت لە ئاشتیدا ژنان زیاتر ڕۆڵی پێشەنج دەبێت گەنجان زیاتر ڕۆڵی پێشەنج دەبێت بە ومێدەشەیە لە تورکیا دەبینی لە ئێرانیش دەبینی دەستور هەڵدەوەش دەستورۆڵ دەکەن لەبەرەوەی ئەمڕۆ لە نێو سیستەمەکاندا دەستور مافەکان دیاری دەکەن و دەستور شێوەی حکمی سیاسی دیاری دەکەن و ژیانی دەکەن و دواتر یاساکان یاساکان دیاری دەکەن کەواتە زۆر گرنگە ئێمە لە بناغۆ لە بنیادیەوە بۆ پرسەکە بڕۆین کەواتە خەبار لە دژی دەستورێک کە ئەم دەستورە بوونی تۆی ناتی دەکردووە لە هەموو شتێک گرنگترە.